لە سەرنانی مێزەری سپی و لەبەرکردنی جوبەیەک نابێتە مۆڵەت بۆ ئەوەی ببیتە پیاوێکی ئاینی. بەڵام ئەمانە ساڵانێکە سەرقاڵی خوێندنی زانستی شەرعین تاوەکو دوجار توانیان لەسەر دەستی مامۆستایانی شارەزا مۆڵەتی زانستی شەرعی وەربگرن و وەکو پێشنوێژ و وتار خوێن و هەندێکیشیان وەکو وانەبێژ لە مزگەوت و گوند و شارەکانی هەرێم خزمەتی خەڵکی بکەن. دیارە ئەم مدرسەی عەبدوڵای کوڕی عومەر کە لە ساڵی 97ەوە دامەزراوە بۆ خزمەتی علومی شەرعی و بەردەوام بووە لە درێژەدان بە پێگەیاندنی پێشنوێژ و وتار خوێن و داعی و بانگەواز و ئەم مامۆستایانی کە ئەمڕۆ ئیجازە وەرەگرن 59 مامۆستان دابەش بوون بەسەر پارێزگای هەڵەبجە و هەروەها سلێمانی و دووکان و منتیقەی چەمچەماڵ و ئیجازەکەیشان بە سێ شێوە ئەدرێتێ کە هەندێک لەو مامۆستایانە تەنها ئیجازەی ئیمامەت وەرەگرن و هەندێکیان ئیجازەی ئیمامەت و خەتابەت وەرەگرن و هەندێکیشان ئیجازەی ئیمامەت و خەتابەت و تەدریس وەرەگرن بە هەموو بەشەکانیەوە. زۆرێک لە پیاوانی ئاینی و مامۆستا بە ئەزموون و ناسراوەکانی کۆمەلگای کوردی لە مەراسیمێکدا ئامادە بوون بۆ پیرۆزبایی و بەرزنرخاندنی بڕوانامەی زانستی شەرعی. مامۆستا عەلی باپیریش وەک زانایەکی ئاینی و نووسەرێکی ڕۆشنفکر لە مەراسیمەکەدا پەنجەی خستە سەر پێویستی و زەڕورەتی زانستی شەرعی و چۆنیەتی خزمەتکردنی پیاوانی ئاینی بە کۆمەلگای کوردی. واللهی هەر کەسێک خۆی بە ئەهلی عیلم بزانێ، خۆی بە میراثگری پێغەمبەر بزانێ عەلەیهی سەڵات وەسەلام، خۆی بە جێنشینی پێغەمبەر بزانێ عەلەیهی سەڵات وەسەلام، لە بەرامبەر ئەهلی دنیادا، لە بەرامبەر ئەهلی سیاسەتدا، لە بەرامبەر ئەهلی تەماعدا خۆی پێبچووک بێ، ئەوە بێڕێزی کردو بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. ومێدم وایە و مامۆستایانە ئەو ئیجازەنامەیان لێ مبارەک بێ، بەڵام باوە نەزانن کە عیلم لێرە تەواو بووە. ئەوە سەرەتایی وەدەستێنانی عیلمیانە و چەند خەم لە عیلم دەخۆن با زیاتر لەوەش خەم لە عمل بخۆن، عیلمەکەیان کاری پێ بکەن. وعالم بعلمه لم يعملا معذب من قبل عباد الوثن. ئەو 59 قوتابیەی مۆڵەتی زانستی شەرعیان وەرگرت جیاوازی تەمەنیان زۆرە. هەندێکیان بە ڕیشی سپیەوە هاتوون تا مۆڵەتی خزمەتکردن بە ئاینی پیرۆزی ئیسلام و گەلەکەیان وەرگرن و هەندێکیشیان هاتوون تا ڕیشیان لە خزمەتکردن بە خەڵکیدا سپی بکەن. بۆ ئەمڕۆی کۆمەلگای کوردی ئەوەندەی عەمەل گرنگە، ئەوەندە علم گرنگ نییە، ئەوەندەی ڕەوشت گرنگە، ئەوەندە علم گرنگ نییە. چونکە علم بووە بە کتاب و هەموو کەسێک دەتوانێت بەدەستی بخات، بەڵام ڕەوشت هەموو کەسێک نیەتی و هەموو کەسێک ناتوانێت بەدەستی بخات. بۆیە ئێمە وەکو مامۆستایانی ئاینی کە ئەمڕۆ ئیجازەی عیلمیمان وەرگرت پێویستە زیاتر پابەند بین بە شەریعەتی خوای پەروەردگارەوە، زیاتر گرنگی بە بابەتە پەروەردەیەکان بدەین و زیاتر گرنگی بەوە بدەین کە خەڵکی چۆن پەروەردە بکە، چۆن ڕەوشت و قیەم و ئەخلاقی مسلمانانە بۆ ناو کۆمەلگای کوردی بجێڕینەوە. تاجی زێڕینی مەلایەتی خرایەتە سەرمان، بێگومان ئەرکی سەرشانمان زۆر قورسترەوێ بەرامبەر بە کۆمەلگا، ئەرکی وشارکردنەوەی خەڵک و بەڕاستی گەیاندنی دینی خوا لە ئەستۆی هەموو مسلمانانەوە بە تایبەت ئەمامە بەسەرەکان مامۆستایانی ئاینی. بۆی ئێمە بەڵێن دێن بەخوای پەروەردگار بەردەوام بین لە فێربوونی علم و زانست و زانیاری و پێگەیاندنی ئەو علمەش بە پێی مەجال و پێی گونجان و بە پێی بەو حکمەتەی کە خوای گەورە پێی بەخشوین ئینشاءالله هەوڵە دێن ئەو پەیامی خوای پەروەردگار بگەینە شوێنی خۆی. زانایانی ئاینی و مینبەری مزگەوتەکان هەمیشە گەورەترین خزمەتیان بە کۆمەلگای کوردی کردووە. لەلایەکەوە کلیلی ئاشتی و چارەسەری کێشە و قەیرانە کۆمەڵایەتیەکانن، لەلایەکی دیکەشەوە پێناسەی هەر نەتەوەیەکن کە ئاوێتە بووی ئاینی پیرۆزی ئیسلامە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.